پێشنیازی یاسای خودی یاسا کە بووە بە یاسای بە خاوەنکردنی خانوە زێدەڕۆکان ئێمە بە ناوی فراکسیۆنی کۆمەڵیش نامەوێت زیاتر لەسەری بدوێم بەڵام ئێمە بە هەموو جۆرێک لەگەڵ فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنەکان دەنگ بە یاسا ڕاستەقینەکە دەدەین خانەوادەی شەهیدان کە ئێمە لە پەرلەمانی کوردستان بە زۆرینەی دەنگ ئەوەمان جێگیر کردووە کە بووە بە یاسا بۆی ئەعفا بکرێن لەو پێشنیازی یاسایە بەو یاسای ئەعفا بکرێن لەو بڕەپارەی کە شارەوانی دایناوە یاخود بە یاسا دەردەچێت بەڵام ئێستا سەرۆکایەتی هەرێم لە ڕێی وەزارەتی شارەوانی ئەو خاڵەی گۆڕیوە کە دەبێ ئەوانیش ئەعفا نەکرێن و هەروەها ئەو بڕەپارەیە بدەن وەکو کاکاوە باسی کرد ئەو خەڵکەی کە زیادەڕەوی کردووە زەویەکەی زۆرینەی خەڵک زەویەکەی بە پارە کڕیوە خانووەکەی بە بڕەپارەیەکی زۆر پارەی لێ سەرف کردووە کردوویەتی بە خانوو ئێستاش دەبێت پارە بداتە حکوومەت بۆ ئەوەی لەسەری تاپۆ بکرێ خانەوادەی شەهیدان مزەحی ئەم یاسایە دەبن ئەگەر بەو ئەو پێشنیارەی یاسای سەرۆکایەتی ئەو پێشنیاری دامەزراوی سەرۆکایەتی ناردوویەتی بۆ ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵی نین لەگەڵ ئەوەی کە خانەوادەی شەهیدان ئیعفا بکرێن لەو بڕەپارەی کە دانراوە لە کاتێکدا ئەرچی ڕاستەقینەی پەرلەمان چاودێریکردنی حکوومەتە پەرلەمان چەندین یاسای دەرکردووە تا ئێستا هیچ یەکێک لەو یاسانە جێبەجێ نەکراوە یعنی ئەرچی پەرلەمانە دەبێت چاودێری حکوومەت بکە دەبێت زەخت لە حکوومەت بکە فشار لەسەر حکوومەت دروست کات کە ئەم یاسانە جێبەجێ بکە بۆ نمونە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتەکانی نەوت و گاز کە لە ئێستادا ناشەفافترین کرد لە هەرێمی کوردستان کەرتی نەوت و گازە بەداخەوە تا ئێستا نازاندرێت داهاتی نەوت لە هەرێمی کوردستان چەندە بۆچێ ئەچێ و بزانیاری وا هەیە کە خەڵکێک هەیە خۆی بیرە نەوتەکان دەفرۆشێت و بەڕێوەی دەبات و بەبێ ئەوەی کەس ئاگادار بێ بۆیە تا ئێستا پەرلەمانی کوردستان ئاگادار نییە لە داهاتی نەوت لە هەرێمی کوردستان